لە بەردەوامی چالاکیەکان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە شاری هەولێر فستیڤاڵی نێودەوڵەتی ڕەمەزان دەکرێتەوە. هاوکارم دیاری شێخە لە هەولێرەوە لەگەڵمان. دیاری ئەگەر پێمان بڵێ فستیڤاڵەکە چی لە خۆی دەگرێت و بە چه شێوازێک بەڕێوە دەچێت؟ گوڵباخ فستیڤاڵەکە فستیڤاڵێکی هەمەجۆرە یەکەم جارە لە هەولێری پایتەختە لە پێشانگەی نێودەوڵەتی هەولێر دەکرێتەوە و هەژ وڵات تێیدا بەشدارن. بەرهەمێکی زۆر کراوە، دەتوانم بڵێم زیاتر لە 80 کۆمپانیان کە کاڵا بەرهەمەکانی خۆیان لە پێشانگایەدا نمایش کردووە. ئەم فستیڤاڵە شەوانە دادرەنگانێکی شەو لێرە دەکرێتەوە. هاوڵاتیان دەتوانن ڕاستە و خۆ بێنە و کاڵانەی خۆیان بکەن. دەتوان بڵێم وەکو هەفتە بازارێک وایە کە بۆ ماوەی 12 ڕۆژ بەردەوام دەبێت. من دەچمە لای بەڕێوەبەری کارگێڕی کاگەدی سڵاوتان لێبێت. ئامانجی سەرەکیتان لەم فستیڤاڵی بە بازارکردنە چییە؟ ئامانج لەکردنەوەی ئەم فستیڤاڵە ئەوەیە کە هاوڵاتیانی هەولێری پایتەخت بتوانن بە ئاسانی ئەو کاڵا و کەلوپەلانی لە مانگی پیرۆزی ڕەمەزان شەوانە دوای خواردنی بەربانگ سەردانی ئێرە بکەن و ئەو کاڵایانی کە دەیانوێت بە نرخێکی گونجاو بەدەستی بهێنن. هەروەها هەموو ڕۆژانێک هەموو شەوانێک دەتوانین بڵێن ئێوارەخوانێک ڕێکخراوە بۆ هاوڵاتیانی کەم دەرامەت و تەنانەت بۆ ئەو خاوەن کۆمپانیانەی کە لە دەرەوەی وڵاتیش هاتوون لێرە بەربانگەکەیان دەشکێنن لە هۆڵی پێشانگای نێودەوڵەتی هەولێر. نزیکەی 80 کۆمپانیای جۆرا و جۆر لە بواری خواردەمەنی و مۆبیلیات و جوانکاری ناوماڵ و جوانکاری ئافرەتان بەشداریان تێدا کردووە لە 8 وڵاتەوە و بۆ ماوەی 12 شەو بەردەوام دەبێت تاکو کاتژمێری لە کاتژمێر 6 تاکو کاتژمێر 1 شەو. بەڵام ئەمڕۆ کاتژمێر 6:30 و پێشانگایەکە فستیڤاڵەکە دەکرێتەوە. کاگەدی لە ڕووی نرخەوەی کە بۆ هاوڵاتیان گرنگە هەرزانی نرخە بەرهەمێکی باش بۆ بەدەستن بە نرخێکی کەم، نرخیان چۆنە لە فستیڤاڵەکە کاڵا بەرهەمەکان؟ بێگومان ئەو کۆمپانیانێک کە بەشداریان کردووە لە فستیڤاڵەکە پێشتر ڕێکەوتنیان لەگەڵ کراوە کە ئەو نرخانەی کە لە پێشانگاکەدا دەخرێتە ڕوو کەمترین نرخ بێت بۆ ئەوەی هەموو هاوڵاتیان بە ئاسانی سوودمەند بن لێی. وەروەها لە چەند چالاکێکی تریش لە شەوانی ئەم پێشانگایە ئەنجام دەدرێت ئەم فستیڤاڵە. لەوانە کە لە شاری بەغداوە هاتوون کۆمەڵێک تیمی سێرک و هەروەها کۆمەڵێک هونەرمەند لە دەرەوەی کوردستانەوە هاتوون کە ڕۆژانە چالاکی و نمایشی جۆرا و جۆر ئەنجام دەدەن. کاگەردی ئەمە بۆ ماوەی چەند ڕۆژ بەردەوام بێ زۆرترین کۆمپانی کام وڵاتانن کە لە فستیڤاڵەکەدا بەشدارن؟ بەڵێ بۆ ماوەی 12 ڕۆژ بەردەوام دەبێت. کاتژمێرەکان لە 6 ئێوارە تاکو 1:30 شەو بڵێن. زۆرترین ژمارەی کۆمپانیەکان لە وڵاتی ئێران و وڵاتی مسرەوە هاتوون بەشداریان تێدا کردووە و ئەو کۆمپانیانی کە هاتوون لە هەموو بوارەکانە لە بواری مۆبیلیات کەلوپەلی ناوماڵ پێداویستی خواردەمەنی زۆربەی کۆمپانیەکان لە بواری خواردەمەنی لەبەرەوەی خۆت دەزانی مانگی ڕەمەزانە خەڵک گرنگێکی تایبەت بە خواردەمەنی دەدات. زۆر سپاس بۆیش. بەڵێ گوڵباخ ئەوەی کە بەڕێوەبەری کارگەڕی پێشانگە باسی لێ کرد، باسی فستیڤاڵەکەی کرد، ئەوە بڕیارە لە نیو کاتژمێری تر دەتوانم بڵێم بە ئامادەبوونی پارێزگاری هەولێر ئەم فستیڤاڵی بە بازارکردنا لە هەولێری پایتەخت بکرێتەوە. زۆر باشە، سپاس. هاوکارم دیاری شێخە لە هەولێرەوە لەگەڵ